سەری بڵند ئەو شوێنەی هەموو سەرۆک و سیاسیەکان بۆی دەگەڕێن. لە مێژوودا زۆرە نەوانەی کە لە کاری سیاسی و خەبات دژایەتی پارتی دموکراتی کوردستان و سەرۆک بارزانیان کردووە کەچی دوجار چوونەتەوە سەری بڵند و داوای لێبوردنیان لە سەرۆک بارزانی کردووە. مام جەلال یەک لە دیارترین ئەو سەرۆکانەی کە ماوەیەکی درێژ دژایەتی پارتی و بارزانیەکانی کرد. تەنانەت بۆ ئەمەش پشتی بە سوپای پاسدارانی ئێران بەست و شەڕی ناوخۆی هەڵگرساند. بەڵام دوجار چووە بارزان بۆ سەرگڵکۆی مەلا مستەفا بارزانی. ئەمە جیالەوەی دواتر چەندین جار سەرسامی خۆی بە ئاشکرا بۆ کەسایەتی سەرۆک بارزانی نیشان داوە و لە کتێبەکەشی بە باشە باسی هەڵوێستەکانی دەکات. نەوشیروان مستەفا سەرکردەیەکی دیکەی کووردە کە لە هەناوی کۆمەڵەی ڕەنجدەرانەوە هاتە دەر و دواتر لە یەکێتی نیشتیمانی بووە بڕیاردەری دووەم و پاشان لەتێکیە و حزبەی داماڵی و بزوتنەوەی گۆڕانی دروست کرد تەنها بۆ دژایەتی پارتی و سەرۆک بارزانی. کەچی ئەمیش دووبارە ناچار بوو بگەڕێتەوە سەر ڕێگە دروستەکە و چەندین جار ڕێگەی سەری بڵندی گرتە بەر بۆ ئەوەی سەرۆک بارزانی ببینێت. لاهور شێخ جەنگی هەتا توانی دژایەتی سەرۆک بارزانی و مەسرور بارزانی کرد. هەمیشە دژی حکوومەت قسەی دەکرد، بەڵام دوای ڕووداوەکانی هەشتی تەمموز و کێشە بەردەوامەکانی لەگەڵ بافڵ تاڵەبانی ئامۆزای ڕێگە دروستەکەی بۆ دەرکەوت و هاتە هەولێر تا پارێزراو بێت و حزبەکەی خۆشی هەر لە هەولێر دامەزراند. خەڵکی هۆشیاری کوردستان ئیتر بۆیان دەرکەوتووە پێویستە بافڵ تاڵەبانیش پەند لە مێژوو وەربگرێت و تەماشای ئەزمموی هاو حزبەکانی خۆی بکات و بە وەفا بێت بۆ ئەو گفتەی کە بە سەرۆک بارزانی دای و گوتی جەنابتان مامی گەورەی ئێمەیت.